ئەوکاتتان باش لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە ساڵی 2010 ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر لیستە کوردیەکان بەردەوام جێگەی ڕەخنە و گازندەی هاوڵاتانی کوردستان بوون. ڕەنگە بەشێکی زۆری ئەو ڕەخنانە لەوەدا خۆی ببینێتەوە کە تا ئێستا چەندین مەسلەی چارەنووسسازی کورد هەیە کە لەگەڵ بەغدا یەکلا نەکراونەتەوە. لە گرنگترینی ئەوانش دۆسی مادەی 140 مەسلەی پێشمەرگە و چەندین بابەتی تریش. ئەوەی زیاتر بووە جێگەی سەرنج ئەوەیە کە لەگەڵ گرژبوونی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدادا جارێکتر پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی عێراق کەوتنەوە بەرباس، بەڵام ئەم جاریان بە شێوازێکی تر. ئەم جارە ئەندامانی پەرلەمانی عێراق لێرە و لەوێ کەوتنە لێدواندان لە دژی یەکتری و یەکتر تۆمەتبارکردن بە نەرمینواندن بەرامبەر لیستی دەوڵەتی یاسا یان ڕقبوون لە هەڵوێست و لێدواندا بەرامبەر هەمان لیست لەلایەن بەشێک لە پەرلەمانتارانی ترەوە. پەرلەمانتارانی کورد لە بەغدا چی دەکەن؟ بۆچی لەم گرژی و ئاڵۆزیانی ئێستای نێوان هەرێم و بەغدادا پەرلەمانتارانی کورد لە بری یەکگرتووی لە هەڵوێستدا بەرامبەر یەکتر وەستاونەتەوە و لێدوانیان لە دژی یەکتریدا؟ گرژی و ئاڵۆزیەکانی ئێستای نێوان هەرێم و بەغدا بەرەو کوێ هەنگاو دەنێت؟ بەڕاست مالیکی بەرەو دیکتاتۆریەت هەنگاو دەنێت؟ ئەو زمانی ئێستا هەرێم قسەی پێ دەکات بەرامبەر مالیکی زمانێکی گونجاوە. لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا ئەم پرسیارانە و چەندین پرسیار و تەوەری تر ڕوبەڕووی خاتوو ئاڵا تاڵەبانی ئەندامی پەرلەمانی عێراق و بڕاردەری لیستی هاوپەیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق دەکەینەوە. ئاڵاخان بەخێر بیت بۆ بەرنامەی بەڕاشکاوی. زۆر سوپاس. سوپاس بۆ دۆ. ئاڵاخان با لیو دەست پێ بکەین. بەڕاست مالیکی بەرەو دیکتاتۆریەت هەنگاو دەنێ؟ بەڵێ من سەرەتامەوێت لە پێشەوەی جوابی ئەم پرسیارەت بە ئا بە نە بدەمەوە. دیکتاتۆریەت مانای ئەوەیە کە ئیتر سیستمێک هاتوۆتەکایەوە، ئەم سیستمە ناکرێت لە ژێر سێبەریە یان ئەم تاکە کەسە. طبعی دیکتاتۆر یەک کەسە بەڵام سیستمێکیش هەیە. ئەوانەی لەگەڵی ئیش دەکەن، حکوومەتەکەی، دەسەڵاتەکەی، دەستگا ئەمنیەکانی، هەموو موسەساتەکانی تر کە ئەو دیکتاتۆرە سەرپەرشتیان دەکایە بەرپرسیانە لە حاڵەتێکان کە ئیتر تۆ ناتوانانی قبولی بکەیت یان بێدەنگوی بەرامبەری. مالیکی وەکو تاکە کەس بەڵێ دەمێکە هەست بەوا کرێ کە کۆنتترۆلی کۆمەڵی موسەساتی ناو حکوومەتی عێراقی کردووە بە تایبەتی موسەسە ئەمنیەکە. بە تایبەتی دوای دەستنیشان نەکردنی تا ئێستای وەزیرێک بۆ ناوخۆ هەرخۆی بە وەکالەت سەرپەرشتی ئەکا، بە وەکالەت دانانی وەزیری دیفاع کە ئەمە بەشێکە لەو ئەزمەی کە ئێستا هەیە، موسەسەکانی تری ئیستیخبارات و دژە تێرۆر و ئەمانە. بەڵام بە عام حکوومەتی عێراقی پێکهاتوو حکوومەتێکی تەوافقی وەتەنیە، حکوومەتێکی زۆرینە نییە، حکوومەتێکە کورتایە جێگری سەرۆکی حکوومەتە، کورتایە سەرۆک وەزیری دەرەوەیە، وەزیری تەندروستیە، وەزیری بازرگانیە و کۆمەڵێ پۆستی تریشی هەیە. لەبەرەوە ناکرێت تۆ بڵێ ئەم حکوومەتەی مالیکیە ئەمە هەمووی یا مالیکی بەتەن ئەڕوا بەرەو دیکتاتۆریەت. بەڵێ مالیکی دەمێکە زۆربەی لایەنەکان هەستیان بەوە کردووە لە هەندێک بڕیارە ناگەڕێتەوە بۆ هاوڕێکانی لە ناو حکوومەتی تەوافقی وەتەنی و بە تایبەتی لە موسەسە ئەمنیەکانە تاکڕەویەکان. بەڵام مالیکی خۆی لە چاپێکەوتنیە لە دوایین چاپێکەوتنی ئاکار لە کەناڵی ئەناردی بڵاو بوو باسی واکە ئەو ناوی نردووە بۆ پەرلەمان بۆ وەزارەتی ناوخۆ و بەرگری، بەڵام کە پەرلەمان نەخاتە دەنگدانەوە و قسەی لەسەر نەکا و نەخاتە بەرنامەی کاریوانێ، یعنی ئەو چی بکە؟ من ئەگەڕێمەوە جارێکی تر بۆ سەرەتای دروستبوونی ئەم حکوومەتە و ئیتیفاقیەی هەولێر. حکوومەتی پێشووتریش هەر حکوومەتێکی تەوافقی بوو. يعني ئێستا لە عێراق بەم حکومی عێراق و بەم دیموکراتیەتی عێراقیش ئەڵێن دیموکراتیە تەوافقیە. ئەمە حکمی زۆرینە و کەمینە نییە لە عێراقا. نەتائیجی ئینتیخابات ژماری کورسیەکانی پەرلەمانە و دواتر ئیستیحقاقاتی هەر لایەنێک لە حکوومەتەکە و بەشەکەی لەو حکوومەتەی پێتەحدید کراوە. ئەگینا نەتائیجی ئینتیخابات وەکو دەوڵەتانی تر حیسابی دروستکردنی تەشکیلی حکوومەتی بۆ نەکراوە. لە ئەساسەوە ئیتیفاق کراوە لە هەر سێ لایەنە سەرەکیەکەی عێراق، شیعە و عەرەب و یعنی سونە و کورد، کە عێراق بە تەوافقی ئیدارە بکرێ. تەنانەت لە هەندێک شوێنی دەستوریشا بە ناڕاستەوخۆ ئاماژە بەوە کرێ کە دەبێت ئەم حکوومەتی عێراقی داهات و سیستم و نیزامی حکوم دەبێت ڕەچاوی هەموو پێکاتەکانی عێراق بکە. بۆیە لە سەرەتاوە ئیتیفاقیەی هەولێر کە ئەم حکوومەتەی لێ دروست بوو بە ناکامڵی مایەوە. کێشەی دەستنیشان نەکردنی وەزیری ناوخۆ وەزیری بەرگری لە دوای ئیتیفاقی هەولێرەوە ڕاستە چەند ناوێک هات، چەند جارێک ناو پێشنیار کرا، بەڵام ئەو ناوانە دەبێت تەوافقی سیاسی لەسەر بێ. هەندێک جار ناو هەبووە
لایەنی بەرامبەر بۆ نمونە عێراقیەکە وەزارەتی دیفاع استحقاقی ئەوانە نردویەتی مالکی ڕفزی کردوێتەوە بە حجەتی ئەوەی ئەمما سەر بە بەعز بووە پێشتر یا ئەو بە کەسێکی شیاوی نازانێ ئەو ڕئیسی وزەرایە دەبێت ڕێی بدا لەسەر وەزیرەکان. لە لایەکی ترەوە مالکی و شیعە ناویان تەرشیح کردو بۆ وەزارەتی ناوخۆ لەلایەنەکانی تر ڕفز کراتەوە بە حکمی ئەوەی کە ئەم شخصە یا ئەم کەسایەتە کەسێکی بەتوانانیە یان زۆر نزیکە لە مالکیە و ناکرێ و ترس هەیە لەسەر ئەوەی کە مالکی ئەم جۆرە ناوانە بنێرێ بۆیە لە سەرتاوە لەبەر نەبوونی تەوافق ڕاستە چەند جارێک ناو نردراوە بۆ پەرلەمان بەڵام لەبەر نەبوونی تەوافقی سیاسی ناوەکان نەهاتۆتە دەنگدا. باش لەو تەوافقی کە ئێستا لە عێراقا هەیە پشکی کورد چۆنە کوردی استحقاقی خۆی وەرگرتووە بەڵێ وەریگرتووە کورد بەبێ تەوافق ناتوانێت ئەمڕۆ لە عێراقا مامەڵە بکە چونکە بەپی کورسیەکانمان بێ لە پەرلەمان ئێمە کورسی زۆر کەممان هەیە ئێمە ئەگەر لە جاری پێشووە دووەم کوتلە بووین لە ژماری کورسیە لە دوای ئەتیلافی شیعی کورد دواتر تەوافق بوو کە پیانۆ جەبهەی تەوافق و دواتر عێراقیە و حیوار و لیستەکانی تر ئەم جارە ئێمە چوارەمین هەموو کورد هێشتا کەمترین لە لیستەکانی تر ئەمڕۆ شیعە دوای ئەو تیلافە نیشتیمانی کە پێکیان هێناوە زۆرینەی کورسیەکانی پەرلەمانیان هەیە بۆیە ئێمە پێویستیمان بەم تەوافقە هەیە چ لە ناو پەرلەمان بۆ تێپەڕاندنی یاسا چ لە ناو حکوومەتی عێراقی بۆی بتوانین دەورمان هەبێ وتمانین ئەو بڕیارانی کەمە بەسمانە و تایبەتە بە هەرێمی کوردستان لە ناو حکوومەتی عێراقی دەستمان بکەوێت. بەڵێ باشە لە دووەمەوە بۆ چوارەم لە ناو پەرلەمانە داوازینێکی زۆر گەورەیە وانە ئەو خەلەلە لە کوێیە لە یاسای هەڵبژاردنایە کە لە خولی پێشووی پەرلەمانی عێراقا پەسەند کرا و جەنابی ئەندامی لەو پەرلەمانە لەو خولەیە یان هەر کورد خۆی هەر ئەوە ناهێنێت بەشێکی پەیوەندی بە یاساکەوە هەیە بەوەی دابەشبوونی عێراق بەسەر زۆر بازنە بەمە کورد دەنگێکی زۆری ئەفەوتێ بەشێکی پەیوەندی بە نەبەزینی بە تایبەتی لە شوێنە دابڕاوەکانی وەکو کەرک و کۆوانە کورد بە یەک لیستدا نەبەزی ئەو بوو دەنگی زۆری لایەنەکانی غێری هاوپەیمانی کوردستان لە کەرک و بە هەدەر ڕۆیشت حیسابی بۆ نەکرا لە بەرامبەر 6 بە 6مان هێنا ئەگەر هەموو کورد بە یەک کورسی دابەزی بە ڕەنگە لە کەرکک 2 کورسی زیاتریشمان بهێنایە بەڵام بەڵێ بەشێکی پەیوەندی بە سیستمەکەەوە هەیەیان بە یاسای هەڵبژاردنەوە هەیە کە چەند بازنەیە و دەنگ عێراق یەک بازنە نییە بەڵام بەشێکشی پەیوەندی بە خودی ژماری کوردەوە هەیە لە ناو عێراق. باشە بەڵام جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری عێراق لە پرس کۆنفرانسێکا بوو پێم وایەن لە چاوپێکەوتنێکە بوو ئاماژەی بەوەیە کە ئەو یاسایی هەڵبژاردنە زۆر لە زیانی کووردا ئەو نمونەی بەوە هێنایەوە کە لیستی ئەنجومەنی باڵای ئیسلامی عێراق باقی کوردەنگی نهێنەوە بەڵام ڕژەی کورسەکانی لە پەرلەمانە لە کورد زیاترە نمونەی بەوە هێنایەوە ئەم یاسایە بۆ کاتی خۆی بەسەر ئێوە تێپەڕێ یعنی ئێوە ئایا یاساییتان نەبوو شارەزای واری هەڵبژاردنتان نەبوو بێن نێڵ نەمە تێپەڕێ من ئەمێ هەندێک شتەیە لەسەر کاتی مناقەشەکردنی یاساکە باسی بکەم ئەوەڵەن ئەگەڕێمەوە بۆ ئەو یەکەم خاڵی ئاماژەم پێکرد کە یاسا بە داخوازی کورد لە ناو پەرلەمانی عێراق تێناپەڕێ بە تایبەتی ئەم جۆرە یاسایە یاسای هەڵبژاردن یعنی تهدیدی مەسیری هەموو عملی انتخابی لە عێراق ئەم یاسایە بە داوای کورد بە تەنیا تێناپەڕێ بۆ چوونەکانی لایەنەکانی تر دەوری هەبوو بۆ نمونە هەموو لیستەکان حەزیانە کرد هەڵبژاردن بە لیستی داخراو بێ دڵنیاتەکەمەوە بەڵام کەسی نەی ئەوێرا لە بەرامبەر داخوازی ئەوەی پێڵێن شەقامی عێراقی بە ڕاشکاوی باسی بکە ڕەنگە ئێمە هەندێک جار وتە بێتمان وەکو کرد حەقا داخراو بێ بۆی تۆ بتانی کەفاعات سەرخەی باشە بەڵام لیستەکانی تر ناچار لە بەردەم داخوازی جادەی عێراق کە دەیانوت دەبێ لیستی کراوە بێ دەنگ درا بۆی کەوا لیستی کراوە بێ لایەنەکانی تری غەیری کورد کەسی قبوڵی نەبوو عێراقی یەک بازنەی انتخابی بێ یەک دایرەی انتخابی بێ بەوە کورد ئەگەر دەنگێک لە بەسڕاش دەنگی بۆ بدا حیساب بکرێ و ژماری کورسیەکانی پێزیادەکرێ بەڵام لایەنەکانی تر هەر هەمووی لەگەڵ ئەوە بوون کە عێراق بە پێی پارێزگاکان و هەر پارێزگا و بازنەیەکی انتخابی بێ لەبەرەوە ئێمە ئەگەر داواشمان بکردایە ئەو داوانەی ئێمە نەئەچوە سەر بەڵێ ئێمازانین ئێمە لە زۆر بافرە بازنەیی زەرەرمان کردووە دەنگەکانمان بڵاو بۆتەوە بەڵام ئەگەڕێمەوە بەشێک شێوەی کە ئێمە خۆشمان یەک لیست نەبووین ئەوە ژماری کورسیەکانمانی کەم کردووە خۆ بەس هەردوو حیزبە گەورەکە یەک لیست بوون بەڵام ئیتر بە پێی ئیستیحقاقی خۆی ئەو ئەوەندە کورسی هێناوە کاک عارف تەیفور نەیەتوانی فشار بکات بۆی کە ئەو یاسایە بۆ شێوەیە تێناپەڕێت
ئەوە لە سەلاحەتی تەنها جێگری سەرۆکی پەرلەمان نییە. ئەو قانونە لە لیژنە تایبەتەکانە تاوتێ ئەکرێ هەموو قانونیەک لە پەرلەمانە هەموو یاسایەک چ پرۆژە بێت چ پێشنیار بێ ئەچێتە ناو لیژنەی تایبەتەوە لە ناو ئەو لیژنانە دیراسە ئەکرێ ئەو لیژنە نوێنەری هەموو لایەنەکانی تایە هاو یاسایی لەم شێوەیە دواتر کوتلە سیاسیەکانیش دێنە ناو مناقەشەوە چەند کۆبوونەوەی ڕوئەسایی کوتەلی سیاسی ئەکرێ بۆ نمونە ئێستا قانونی محکەمەمان هەیە محکەمەی ئیتیحادی باشە بەڵام بە ئیجماعی دەستی سەرۆکایەتی نیەوە بڕێرانە نەخێر سەرۆکایەتی پەرلەمان هەر یەکە تەمسیلی لایەنەکانی خۆی ئەکا هاتنی پرۆژە یاسا یا یاسایەک بۆ سەر جەدوەلی ئەعمال دەبێ بە تەوافقی دەستەی سەرۆکایەتی بێ بەڵام کاک عارف یەکێکە لە ئەندامانی تر پێشم وایە هیچ قسووری نەکرد لە کاتی مناقشەکردنە بەڵام وەکو پێمتی ئەوە تەوەجوهی عامی ناو پەرلەمان بوو کە دەبواە یاسایە بۆ شوێ بێ بەڵام ئێستا باستەوە دەکرێت کە ئەو یاسایە پێویستی بە پێداچوونەوە هەیە من پێم وایە پێش هەڵبژاردنێکی تری پەرلەمانی عێراق ئەو یاسایە هەموار دەکرێتەوە هەموارەکرێتەوە زەمان چێ بۆ یەکەم جارژ لە بەرژەوەندی کوردە بێ وڵی هیچ زمانێک نییە کورد هاوڵی خۆی ئەدا و ئیتر ئەگەر لە بەرژەوەندی کورد بێ دوای بیرت نەچێرانی لە کاتی ئەو مناقشانە تەنانە شاندێکی باڵای پەرلەمانی کوردستانیش هاتن بۆ بەغا بە سەرۆکایەتی کاک کەمال کەرکووکی نوێنەری هەموو لیستەکان بە معارەزە و بە لیستی دەسەڵاتەوە دانیشتن تا شەو درەنگانێک تا ئەو یاسایە دەرچوو ئەوانش لێ بوون و بۆ ئاگاداریت کورد ئیسیعانەی بە خەبیری زۆر باشیش کردووە ئێمە کۆمەڵی خەڵکی شارەزا لە بواری ئیحسا لە بواری یاسا لەگەڵ لیژنەکایە بوونە لەگەڵ ئەو ئەندامانە بوون کە بەرپرسی تاوتێکردنی مادە و بڕگەکانی ئەم یاسایە بوون تا دوا ساتەکان من پێم وایە کورد هەوڵی خۆی داوە زۆر باشە ئێستا تۆ لە وڵامی ئەو پرسیاری مناکەوتم مالکی بەرەو دیکتاتۆریەت ئەڕوا وتێ بەڵێ هەستەکرێت دەمێکە کە ئەم پیاوە بەرەو تاکراوی ئەڕوا ئێ باشە بەڵام سەرۆکی هەرێمی کوردستانیش هەمان قسەی کردەوە هەیە بۆ پشگیری ناکەن نەخێر ئێمە هیچ کاتێک نەمان دژی ئەوە نەبووینە کە مالکی تاکڕەوی ئەکا بگرە ئەگەر بگەڕیتەوە بۆ کۆنگرە ڕۆژنامە نووسیەکان یان کۆنگرە ڕۆژنامەوانیەکانی کە لیستی هاوپەیمانی کوردستان و بە تایبەتی نوێنەرانی شوێنە دابڕاوەکان لە پەرلەمانی عێراق کردومانە ئێمە زۆر پێش خەڵکانێکی تر باسی تاکڕەویمان کردووە و ئەگەڕێمەوە جارێکی تر ئەڵێم لە مەسەلەی ئەمنیە بگەڕێنەوە ئەرشیفی ڕۆژنامە نووسی کۆنگرەکانی ناو دایرەی ئەلامی پەرلەمان بزانە چەند جار ئێمە وەکو هاوپەیمانی دواتر بە تایبەت ئێمەی نوێنەرانی کەرکووک ئەجا شوێنە دابڕاوەکانی تریش کۆنگرەمان کردووە لە دژی هێنانی جێیش بۆ مەنتیقەی سەعدیە و جەلەولا و ئەو کارانەی کە جێیش لەوێ ئەو ئیستیرزازانە ئەو تەهدیدانەی کە ئەوان دژی کورد ئەیکەن بزانە چەند جار قسەمان کردووە لەسەر هێنانی جێیش بۆ کەرکووک لەسەر مەسلەی مەتاری کەرکووک لەسەر مەسلەی زیادەڕۆی عەرەب لە کەرکووک چەند جار ئێمە قسەمان کردو باش ئەمانە هەمووی ئاماژەیە بۆ ئەو حکوومەتە ینی ئەمە هەمووی ئیشکردن نییە ئێمە کردومانە ناکرێتەوە لەسەر یەک قسە یا یەک مووقیف ئەو هەموو کاری کە کراوە پێشتر حیسابی بۆ نەکەی بەعکسەوە ئێمە پێش زۆر لایەنی تر لایەنی کە چێ پارتی دیموکراتی کوردستان من باسی پارتی دیموکرات کوردستان ناکەم مەسەرەن جەنابەت ئەڵێی سەرۆکایەتی هەرێم ئەو وەکو سەرۆکایەتی هەرێم قساکە ئێمە هەر کەس بە وەزیفەی خۆی قساکە کاکڕێبووە من نوێنەری ناوچەدا بڕاوەکانم من ڕاستە کوردم نوێنەری کوردم بەڵام من نوێنەری کەرکووکم ئەگەر لە زیادەڕۆیی حکوومەتی عێراقی و مالکی وەکو قایدی عامی قواتی مسلحە ئەگەر بە ناومان نەهێنا بوو و قسەمان نەکرد بوو حەق هەیە هەرێم گلەییمان لێ بکات حەقە کورد ناوچەدا بڕاوەکان پێش ئەوان گلەییمان لێ بکات ئەتوانی بپرسیت ئێمە تەنانەت لەسەر مەسلەی جەلەولا و سەعدیە و ئەو ناوچانەی تر کتابێکی زۆر شەدید لەهجەمان تەوجیهی مالکی کردووە بە تەوقیعی من و کاک خالید شوانی و ئەو برادرانی تری ناوچەدا بڕاوەکان کاک زۆر برادران ئاگادارن قیادەی کوردیەکانی ئەو ناوە کاک مەحموود سەنگایوان کە هاتن بۆ بەغدا لەگەڵمان دانیشتن باسی مەوزوعەکانمان کردو ئەرقاممان وەرگرتووە ئیحساییەمان وەرگرتووە چەند کورد تیرۆرەکرێ کێ تەهدید دەکرێت چەند عائیلە تەهجیر کراوە هەمان شت لە کەرکووک ئەی باشە ئەمە قسە نییە بە مالکیمان وتووە باشە زۆر باشە بەڵام زۆر ڕاشکاوانە ئێوە لەناو خۆتانە وەکو کورد لە پەرلەمانی عێراقا یەک دەنگ و یەک هەڵوێستن دڵنیا بە لە مەسەلە نەتەوایەتیەکانی یەک دەنگی و یەک ئەخە مەسەلە نەتەوایەتەکە ئێستا بۆ نمونە ینی با ئێمە نمونەیە وەربگرین مالیشی بەرەو دیکتاتۆریادا ڕۆ هەمووتان متفقن لەسەر ئەمە چ ئێوە چ پارتی چ لایەنەکانی تر وانە بەڵام هەز ناکرێت هەڵوێستن هەڵوێز نین
نانە بزانە با من بۆ تەوزیحکەم ئەگەر ئێوە هەڵوێست تەنها بەوە وەرگرن من بێم لەبەر ئیعلامە دەست ڕاوەشێنین و بڵین مالکی دیکتاتۆرە وەڵام من بە ڕاشکاریڵم خەڵک لە پێش من هەیە با ئەو قسانە بکات جێگیری مالکی هەیە وەزیرەکان با چکە مالکی دەسەڵاتێکی سەرۆکی دەسەڵاتی تەنفیزیە ئێمە دەسەڵاتی تەشریعی و چاودێرین ئێمە وەکو بەشە چاودێریەکەمان نامەی احتیجاجمان بۆ مالکی نووسیوە کۆنگرەی ڕۆژنامەییوان کردووە وتومان ئەمە لادانە لە دەسوور تەنانەت لە ناو جەلسەی پەرلەمانە بەیانمان خوێندێتەوە من بخۆم بەیانم خوێندوتەوە ئیدانی قائیدە عسکەریەکانی منطقەی دیالەشم کردووە کە دەداخل ئەکەن و ئەمە لادانە لە باش ئاڵەخان من نمونێکی زۆر وازەحترە بۆ بێن ئەو کاتی حسێن ئەسەدی قسەی بە سەرۆکۆماری عێراق وت بە تاڵەبانی وتی ئەبێ بەپێ یاسای شواری تیرۆر دادگایی بکرێ هەموو پەرلەمانتارانی کورد بە یەشێتی و پارتی و گۆڕان و کۆمەڵ و یەگرتووە لە پەرلەمان هات نەدەرەوە وانە هەتا داوای لێبوردنی کرد بەڵام پەرلەمانتارێکی دەوڵەتی یاسا هات قسەی بە کاک مەسعود وت و کەسیش هەڵوێستی وەرنەگرت بەرامبەری کەس نەهاتە دەرەوە لە پەرلەمان یعنی خۆ لە هەمان کاتە مەسعود بارزانیش لە سای هەفتای دەنگی و خەڵکی بەدەستهێنا و سەرۆکی هەرێمە و سمبولی هەرێمی کوردستانە و وانە ینی نە ئەبوو هەڵوێستێکی واوە ئەمە دەلالەت نییە بووی کە یەک دەنگ نین ناخێر وانە بەنسبەت حسێن ئەسەدی و حسێن ئەسەد پەرلەمانتارێکی عێراقیە مامجەلال سەرۆکۆماری عێراقا بەبێ ئەوەی هیچ حساسیەتێک هەبێت ببێ ئەوەی جەنابی سەرۆکۆمار هیچ قسەیەکی بەرامبەر هیچ کەسێک یان خودی ئەسەدی کردبێت ئەسەدی هەستا و لەسەر هەڵوێستەکەی مامجەلال بەرامبەر هاتنی هاشمی بۆ سلێمانی و بۆ کوردستان ئەو لێدوانەی داوە یان ئەو داوایی کردووە کورد پێی وابوو ئەمە تەجاوزە لەسەر سەرۆک کۆمار تەجاوزە لەسەر کۆمەڵێ بنەمایتر لەسەر وەکوی باسیشەکەی وەکو مامجەلالەک و کەسایەتیەک بڕیاریاندا لە ناو جەلسە باسی بکەن چکە حسێن ئەسەدی پەرلەمانتارێکە ناکرێ بەو شێوەیە قسە بکە و ئەو بوو هەڵوێستەکە تند بوو لەوەی کە دەبێ کورد چووە دەرەوە و هەتا ئەو اعتیزار نێنێ و نایە مەژوورەوە و دواتر وەفدێکیان هاتوو بەو شێوەیە بوو کە بینیتان بەڵام خودی مامجەلال خۆی یەک وەڵامی نەبوو بۆ ئەم وەزعە ئەسڵەن بەلایەوە شتێکی زۆر ئاسایی بوو پەرلەمانتارێکە و ڕایەک دەرەبڕێ ئەگەر خەڵک لە یادی بێت لە چاوپێکەوتنیکی قەناتی ئەلعەرەبیە تەنانەت مامجەلال ناوی ئەو ئەسەدیشی هەر نەهێنا باکسەوتی ئەسڵەن ئەو تێنەگەیشتووە مەسلەی مادەی چوار ئیرهاب چۆن و مەسلەی هاتنی هاشمی چۆن بۆ ئەمانە زۆر بە ئاسایی وەریگرت بوو یعنی ئەوە هەڵوێستێکە باشە ینی ببوورە تۆمە بەستە ئەوەیە کە مەسعود بارزانی سەرۆکی هەرێم ئەو لێدوانی و پەرلەمانتاری بە ئاسایی وەرنەگرتەوە بۆیە من ئەمەی بڵێم سەرەتا سەرۆکی هەرێم وەکو کەسایەتەکەی خۆی وەکو سەرۆکی هەرێم کۆمەڵی ڕەخنەی لە مالکی کرد بوو لە ئەدای مالکی لە ئەوەی کە ئێمەش ڕەخنەمان لێگرتووە بە بەیاننامە بە نامەی تۆند بە مؤتەمەری سوحفی کردومانە ئەویش هاتووە ڕەخنەی گرتووە و ئەڵێتن ئەمە نابێ بڕوا و ترس هەیە لە تەچیزکردنی جێیشی عێراقی و ترس هەیە لە هاتنی تەیارە و ئەمانە لێرە ئەگەر حکوومەت بە فەرمی ئەگەر حکوومەت بۆ دەڵێم ینی وەکو چۆنڵێ چیرۆکەکان دوو چیرۆکی زۆر جیاوازن و دوو معنای زۆر جیاوازن ئەوە شتێکی شخصی بووە بۆ سەرۆک کۆمار ئەمە شتێکە عیلاقی بە هەموو هەرێمی کوردستانەوە هەیە باشە ئەو ترسە ترسی شخصی نەبووە کە کاک مەسعود دەڵێ خۆت کاک مەسعود خۆی لە تیارە ناترسی ئەو ترسیەوەیە ئەو جێیشە ئەو تیارەیە بۆ سەر هەرێمی کوردستان بەکاربێنێ ئەگەر مالکی بەم شێوەیە بەردەوام بێ و ئەگەر هێزی عێراقی ئەو هاپڕچەک بێت جوابدانەوەکە ناکرێت بۆ تۆ بۆ بەناو بڵین بۆ یاسین مەجید بێ ئەسڵەن یاسین مەجید لە دەرەوەی قسەکان جوابی داوەتەوە ئەسڵەن مەوزوعەکەی لاداوە بۆ مەوزوعێکی تر و بووە بە قسەی ڕوبەڕوو ئەگەر تۆ دیکتاتۆر بی تۆش دیکتاتۆری ئەگەر تۆ وا بکەی ئەمیش واکە بۆیە من پێتەڵم قسەکان جیاوازی زۆر هەیە چکە تۆ ناکرێ ڕەخنە لە من بگری ئەکرێ لە برادرانی گۆڕان و یەکگرتوش بپرسی بۆ هەمان ئەو مووقیفە وەرنەگیرا لە بەڕۆی شتەکان دووشتی زۆر جیاوازن بەڵێ باشە وەکو بڕاردەری لیسی هاوپەیمانی زۆر ڕاشکاوانە ئەگەر ئێستا پرۆژەیەک بێت بۆ پەرلەمانی عێراق لەسەر مەسەلەی لێسەندنەوە یان پێدانەوەی متمانە بە مالکی ئێوە هەڵوێستان چێ بێ دەنگ لەسەر ئەوە یان کە متمانی لێسەندنەوە
وەڵام من بەڕاشکاوی پێتەڵێم هاتنی متمانە سەرنەوە لە مالکی کاتێک دێتە ناو پەرلەمانەوە کە لە دەرەوەی پەرلەمان لە مەطبەخە سیاسیەکە ئیتیفاقی لەسەر کراوە. ئەندامانی پەرلەمان خاوەنی لەم جۆرە مەسەلانە من ناڵێم لە هەموو شتێک لە زۆر یاسا لە زۆر بڕیار ڕەنگە ئێمە هەندێک جار بە پێچەوانەی بۆ چوونەکانی قیادەی کوردی دەنگماندا بێت ڕەنگە زۆر جار پێمان وابوو بێ ناکرێوا بێت 100% ئەوەمان جێبەجێ نەکرد بێ بەڵام لە مەسەلەیەکی ئاوها کە عیلاقی بە هەموو پرۆسی سیاسی عێراقەوە هەیە لێسەنەوەی متمانە لە مالکی تەوافقی سیاسی دەبێت پێش هەموو شتێ ئەو لایەنەی کە خۆی مالکی تەرشێح کردووە قبولی بێ مالکی بگۆڕێ بە ناوێکی تر چکە مالکی دەستنیشانکردنی من نییە کورد مالکی هەڵ نەبژاردووە بۆ سەرۆک وەزیران کورد ڕازی بووە بەو تەوافقە سیاسی کە بە بەشەکان هەر کەسە چ بەشێکی بەرکەوتووە من ئەم ناوم بۆی تەرشێح کردووە ئەوانش ئەو ناوەیان بۆ تەرشێح کردووە کە متمانە بێتە پەرلەمان دڵنیا بە لەوەی کە تەوافقی سیاسی لەسەر بێ قیادەی سیاسی کورد سەرۆکایەتی هەرێم بڵێ دەنگ بدەن بۆ سەرنەوەی متمانە بە دڵنیاییەوە ئێمە وەکو کورد دەنگەدەین بۆ سەرنەوەی متمانە. باشە تۆڵی جاریوە هەبوو من دەنگم بۆ نمونە دەنگم بە پرۆژێکیاوە کە لە دژی سەرکردایەتی کورد پێی خۆش نەبووە سەرکردایەتی هەندێک جار نەک سەرکردایەتی با بڵێن کوردستان یان حیزبە سیاسیەکان سەرکردایەتی هاوپەیمانی کوردستان پێی وابووە ئەمە وا بکەن وا مەکەن باشە لە هەندێشت کە مەسیرینیە وەک مەسەلەی سەرنەوەی متمانە ڕای خۆمانمان هەبووە مەسەلا بۆ نمونە لە دەورەی پێشوش لە ئیستا بڕیارێک یان پێشنیارێکی یاسا هات کەوا پەرلەمانتارێک غایب بوو بۆی هەبێ وەکیلێکی هەبێ دەنگ بدا لە بری هەرێمی کوردستان پێی باش بوو ئێمە وەکو پەرلەمانتارەکان کە تاوتێمان کرد ئەمە شتێکی باش نییە ئەوان وتیان دەنگی بۆ بدەن ئاسایوتمان ئێمە دەنگی بۆ نادەین ئەمە شتێکی زۆر نائاساییە. باشە من ویستم تەرکیز بخەمە سەر ئەو مەسەلەیە کە ئایا ڕای خۆتان هەیە یان نییە تۆ باسیێواکێک هەنێ جار هەتانە بەڵام هەر خۆت لە چاپێکوتنێکە ئەڵیت ئێمە لە پەرلەمان ئازاد نین دەبێت سەرکردایەتی سیاسی پێمان بڵێن بۆ بابەتێک اینجا دەتوانین باسی بکەین ئەکواتە گەروە بەیانی تۆی سە لێراڵی ئێمە لە هەنشت ئازادین و لێرە شاوتوتە ئازاد نین و ئەوە پەیوەندی بەوە هەیە ئەو مۆزوعات چیە کاک ڕێبوار ئەو من پێم وتی ئێستا لە سەرنەوەی متمانە لە مالکی هیچ پەرلەمانتارێکی هاوپەیمانی بۆی من بە ناوی هەموو کوردەوە قسە نەکەم چکە کورد لیستی تری هەیە لە بەغدا ئێمە ئەندامانی هاوپەیمانی کوردستان سەرپشک نین لەوەی دەنگەدەین بە متمانە سەرنەوە قیادەی سیاسی هاوپەیمانی کوردستان بە تایبەت ئەگەر بڵێ کوردیش هەمووی باشتر بە گشتی کە بڕیاریدا لەگەڵ لیستەکانی تر گەیشتە ئەو قەناعەتەی کە دەنگدانی متمانە هاتە ناو پەرلەمان دەنگ بدەن ئێمە دەنگەدەین بڵێ مەدەن دەنگ نادەین بەڵام لە هەندێشتی تر کە پەیوەندی بەشتی ڕۆژانەی کورد یا هەرێمی کوردستانەوە هەیە بەڵێ ڕامان هەبووە بۆ نمونە من نایشارمەوە جارێک لە جارەکان ئێمە لەسەرەوە پێمان وتراوە ئەم ڕۆمەچنە ناو جەلسە هی پەرلەمان لەبەر ئەوەی وەکو هاندەدەنگیەک لەگەڵ لیستی عێراقیە ئەسڵەن ئێمە پێمان باش نەبووە ئەوە وابێت چکە ئێمە ئەزانین لەو کاتە ئەگەر لەگەڵ عێراقیە بچینایەتە دەرەوە ببووینایە بە جەبهەیەک دژی هەموو شیعە و ئێمە هەندێ یاسامان هەبوو ئەماویست تێپەڕێ هەندێک شتمان هەبوو ئەبوایە بڕوە پێمان شتێکی باش نەبوو بەش بە حاڵی خۆم من و چەند هەواڵێکی تر و چەند برادێکی تری پەرلەمان نەچوینە دەرەوە ئەگەر چی پێمان وترا بوو بچینە دەرەوە زۆر باشە کەواتە بە هەر لێوێ بمێنینەوە کە ئێوە بە عازی سەرکردایەتی دەنگێن جارێ پێش هەموو شتێک خەڵکەوەی هەڵبژاردووە انتخاباتەکەش لیستی کراوە بوو تۆ ئاڵا تاڵەبانی دابەزیویت ڕاستە نوێنەری یەکێتی تۆ پەرلەمانتاری یەکێتیت لەوێ باش ئەگەر سەرکردایەتی کورد هات لەسەر داقوق بۆ نمونە گوتی تەنازول بکەن ئەین تۆ یەکسەر ببێ عازیوان دەست هەڵبڕێت و تەنازول بکەی ئەکە پەرلەمانتار و نوێنەری خەڵک دەنگی خۆی نەبێ یعنی کەواتە کەی نوێنەری خەڵکە ڕاستە سەرەتا خۆت جوان تەحلیلت کرد ڕاستە من بە لیستێکی کراوە خەڵک دەنگی بە ناوی من داوە بەڵام دەنگی داوە لە بڕێ ئاڵا تاالبانی ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستانە و خەڵکی ئێمەش ئەزانێت ئێمە باسی خۆمانەکەم بۆی تەجاوز نەکەمە سەر هیچ کوتلەیەکی تری کوردی غێری خۆمان هیچ نەبێ وەکو هاوپەیمانی یا لە ناو هاوپەیمانی هیچ نەبێ وەکو ئێمە یەکێتی لە ناو هاوپەیمانی کوردستان ئێمە حیزب کاندیدی کردوین
ڕاستە خەڵک دەنگی پێماندا و ئەوەی کە دەنگی بە منداوە وەکو ئاڵا تاالبانی ئەندامی یەکێتی نیشتمانی کوردستان دەنگی بە منداوە و ئەجزانێت خەڵک کە من لە چوارچێوەی استراتیژ و بەرنامە و سیاسەتی حیزبەکەم ناچمە دەرەوە خوانەکە ئیلا لە حاڵەتێک بزانم ئەو بەرنامە و استراتیژی حیزبەکەم غەڵەتە کە ئەو میسالی تۆ کە نابێ و بەڵام بۆ نمونە ببێت کاتی قیادی سیاسی کورد بەم نەڵێ دەستبەرداری داقوق بە ئەمە بێت دیراسە کرابێ بەڵام دڵنیا بە لەوەی کە من بزانم قیادی سیاسی کورد هەر لە هیچە ئەوێ دەستبەرداری شوێنێکی ناوچەدا بڕاوەکان بێ باور کە دەنگمانە بێت و ڕنگمانە بێت بەڵام ئێمە بە دەنگی خەڵک سەرکەوتوین بەڵام ئێمە لە ناو چوارچێوە و لیستی ئەحزابی سیاسی هاتووین و زۆر جاریش دەرچوینە لە من یەکێکم لەوانەی خۆم کە قیادەکەی خۆم پێمەڵێت تۆ زوو فاوڵەکەیت باشە لەسەر ئەم فاوڵکردنە با لەسەر فاوڵێکی کە بوەستین مالکی لە نوێترین چاپێکەوتنیا لەگە کەناڵی ئێنارتی باسیەوە کات کە کاتی خۆی وتوێتی ئێمە با وەزارەت هێبین بە گۆڕان قیادی سیاسی کورد وتیانە نەخێر مانانێ هێ باشە لە فاوڵێکی ئاوایە نەبوو دەنگدان هەبێ یعنی گۆڕان لە دەنگدان بەسەر و کۆمارە بۆ نمونە باسێکین هەر هەش پەرلەمانتارەکان دەنگیان بەسەر و کۆمارە وانە ئەمە هەڵوێستێکی جوان بوو ینی هەڵوێستێکی یەکگرتوانی جوان بوو بۆ کورد ئەی ئێوە وەکو پەرلەمانتارانی یەشێتی بۆ هەڵوێستان نەبوو بەرامبەر پێنەدانی هیچ وەزارەتێک هیچ بەڕێوەبەری گشتیەک هیچ پۆستە بە گۆڕان جارێ ئەو کۆبوونەوانەی کە ئەکرا بۆ تەشکیلی حکوومەت پەرلەمانتاری یەکێتی بەرلەمانتار بەشداری تیان نەکردووە ئەگەر یەکێکیش پەرلەمانتار بێ و بەشداری کردبێ وەکو نوێنەری حیزبی سیاسی بەشداری کردووە لەبەرەوە پەرلەمانتاران هی یەکێتیش و پارتیش ئێمە بەشێک نەبووینە لەم مفاوەزاتی تەشکیلی حکوومەت و دابشکردنی پۆستەکان و کێ بدرێ بچی ئەمە لە زۆر لە ئاستی باڵاتر لە ئێمە کراوە باوەڕ کە تا ئاخر ڕۆژ ناوەکان ئەگۆڕا تا ئاخر دقە وەزارەتەکان ئەگۆڕا کامە بۆ یەکێتیە کامە بۆ پارتیە کامە بۆ یەکگرتو ئیسلامیە تەنانەت لە ناو خودی یەکێتی خۆشی بۆ نمونە وەزارەتی کاروباری ژنان پێش هەڵوەشانەوەی وەزارەتی دەوڵەت بە حساب بەر یەکێتی کەوت بوو من بە ڕاشکاوی ئەڵم زۆرم پێخۆش بوو زۆر بە جددیش بۆ خوشکێکی کارمان کرد کە بە کەسێکی ژیا و مانزانی و ئاگاداریشمان کردەوە کە تۆ ئەبی بە وەزیری کاروباری ژنان لە بەغاو بۆ سبەینێ وەزارەتە گۆڕاو لە کورد نەیویست و دای بە لیستێکی تر دای بە لیستێکی تر گەڕایەوە بۆ دەوڵەتی یاسا بۆ نمونە ئێمە لە دەرەوەی ئەو تەبخانە ئەخبارمانە بیست ئەوانە لە دەستی ئێمە نییە تا ئێمە بتوانین هەڵوێستی لێوەرگین ئەوەی کە مالیکی باسی کردو ئێمە دواتر بیستومانەکە بەو شێوەیە بووە زۆر باشە تۆ لە چاپێکەوتنێکە ئەڵیت هەموو ساڵێک ئێمە لەسەر بودجە شەڕەکەین بڕگەی وای تێخەن بۆی تەنازول بە ئێمە بکەن بڕگەی وادانن لە پرۆژەیاسای بودجەیە کە دژی هەرێمی کوردستانە بۆی ئێمە لێ شەڕی لەسەر بکەین و تەنازول بکەین بەرامبەر کۆمەڵێک شتی ترکە بەغا ئەیەوێت یا لیستی دەوڵەتی یاسا ئەیەوێت کەواتە ئێوە وەکو کورد هەموو ساڵێک لەگەڵ هاتنی پرۆژە یاسای بودجە بۆ پەرلەمان تەنازولیشتان کردووە ئەتوانی پێمان بڵێ دیارترین ئەو تەنازولاتانی کە کورد کردوێتی بۆ پەسەندکردنی لە پێناو پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەیە چی بووە بەڵام دوای ئەم پشۆ کردێت وەڵام بەرەوە بەڕێزان دوای ئەم پشۆ کردە گەڕێنەوە لاتەن